دیارە بەڕێز کاک نەژات هەر لە سەرەتای دەستپێکردنی لە قۆناغی خوێندنی و هەتا بەڕێوبەری بەشە ناوخۆیەکان و هەتا مەسوولی کۆمەڵی خوێندکارانی کوردستان هەموو کات بێ گوێدانەماندوو بوون شەو ڕۆژی خستۆتە سەریەک بۆ خزمەتی خوێندکاران و لە یەکەم ڕۆژی دەستپێکردنی زانکۆی کۆیەوە کە خوێندکار ئامادەی هۆڵەکانی خوێندن دەبێ مامۆستا نەژات بەخۆی و ستافی کۆمەڵی خوێندکارانی کوردستان بێ گوێدانەماندوو بوون شەو ڕۆژیان خستۆتە سەریەک بۆ خزمەتی خوێندکاران و زانکۆی کۆی لەبەرەوەی لە ساڵیادی دەست بەکاربوونی وەک بەڕێوەبەری بەشە ناوخۆیەکان یەکێکە لە بەڕێوەبەرە سەرکەوتوەکان کە شەو ڕۆژی خستۆتە سەریەک بۆ چاڵاکیەکان بۆ خزمەتکردنی خوێندکاران و بەڕێوەبەری بەشە ناوخۆیەکان زۆر سوپاسی هەموو ئەو هەواڵ و هاوکار و برادر و خۆشەویستان دەکەم کە بم کارە هەستان ئەرچیان کێشاوە ئەمەوا لە من دەکا کە من سوورتر بم کە من باشتر بم ئەرسەشانم قورس دەکا کە خەمخۆرتر بم بەوەی کە خزمەتی باشتر و جوانتر پێشکەش بە خوێندکاران بکەم هەموو خوێندکاران بە کەسوکاری خوێن دەزانم خۆشم بە خزمەتکاری هەموو خوێندکاران دەزانم ئامانج و پای من ئەوەیە کە خوێندکاران خزمەت بکرێن خوێندکاران ئەو توێژن کە دەتوانین کۆمەلگا لە ئایندەدا پشتیان پێ بەسە دیارە بەڕێز کاک نەژات